تا ئێستا کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا بە هەڵواسراوی ماوەتەوە ئەگەرچی هەردوو لا جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە لەسەر بنەمای دەستور کێشەکانی نێوان هەردوو لە چارەسەر بکرێت ئەمەش لە کاتێکدایە کە هەردوو لا یەکتری بە پێشکەشکردنی دەستور تاوانبار دەکەن. سکرتێری حیزبی شووعی کوردستانش دەڵێت چاوەڕوانی ئەوە ناکەم کە ئەم دەستورە جێبەجێ بکرێت و لە ڕێگەی دەستورەوە کێشەکان چارەسەر بکرێت چونکە ئەوەی تەفسیری دەستور دەکات لە ئاستێکی باڵادایە و باوەڕی بە تەوافق و شەراکەت نییە لە عێراقدا. لەبەرەوە 13 ساڵە دەستور هەیە دەستور جێبەجێ نابێ ئەمانە ئەگەر لە من لە پرسی من چاوەڕێ ئەوە ناکەم دەستور جێبەجێ بێ و ئەوەی تەفسیری دەستورەکە دەسەڵاتە باڵاکەیە کە باوەڕی بە شەراکەت نییە و بە ناوی حکوومەتی ئیتیحادیەوە ئەوە دەستور جێبەجێ بکە. پێم وان نییە ئەم دەستورە توانێت کێشەکان چارەسەر بکە. ئەم دەستورە لەوانەیە لایەنی کوردستانی بڵێ من ئامادەم بۆ حیوار لە چوارچێوەی دەستورە ئەوشتانە بەڵام چارەسەرێکی ئەوەی پێڵەن چارەسەرێکی بەردەوام مستەدام کە تەوازونی تیابێ ئەم دەستورە چارەسەری ناکە. سەرۆکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستانش دەڵێت دەستورەکە ڕوونە بەڵام هەر کەس بۆ بەرژەوەندی خۆی تەفسیری دەکات. پێویستی شەکورد خۆی لە بەغدا ئامادە بێت و پێداگیری لە مافە دەستوریەکانی خۆی بکات و لە دەدگای ئیتیحادی سکاڵا تۆمار بکات. باشترین چارەسەریش بۆ ئەوە پێکەنانی شاندێکی بەهێزە لە هەموو لایەنەکان و خەڵکی شارەزا و پسپۆڕ بۆ ئەوەی لەگەڵ بەغدا بکەوێتەوە گفتوگۆ. بەهێزی توندی بە بیرۆڕای خەڵکی کوردستان و هەموو لەگەڵ حکوومەت و پەرلەمان و لایەنە سیاسیەکان خەڵکانێکی پسپۆڕ و ینی بەتوانە بە پشگیری کەسانی ئەکادیمی بە پشگیری ڕێکخراوە ینی گرنگەکان کە لە کوردستان هەنە دائما هەمیشە پرۆژە و پێشنیاریان هەبووە بچنە ئەو مەیدانی دانوستان و ئەم هەموو لەم دۆزە لەم ڕەوشە ینی گەلەکەمان ڕزگار بکەین بەرەو ئاراستەیەکی ئارام بەڕاستی. کێشەکانی هەرێم و بەغدا مەودایەکی قوڵی هەیە و تا ئێستا هیچ ئاسۆیەک نییە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئەگەرچی چەند هەوڵێک لێرە و لەوێ هەیە بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان هەردوولا بەڵام تا ئێستا ئەو هەوڵانە سەری نەگرتووە و کێشەکانیش هەروەک خۆی ماوەتەوە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.